سناتۆری کۆماری لینسی گراهام هەینی هەژدەی مانجیەک چاوپێکەوتنی لەگەڵ سەرۆکی تورکیا و وەزیری دەرەوەی ئەو وڵاتە لە ئەنکارا پێک دێنێت کە ڕووداوەکانی ئەم دوانە لە سووریا هەرە بابەتی سەرەکی وتوێژن. ABD'li senatör Lindsey Graham. سەناتۆری ئەمریکایی لینزی گرام ئەمڕۆ لە تورکیا و چەندین وتوێژی دەبێت بە تایبەتی سەبارەت بە ڕووداوەکانی ئەم دوایانە لە سووریا و پەیوەندەکانی دوولایەن دێنە بەر باس. ئەم سەردانە دوای گرژی نێوان تورکیا و ویلاتە یەکگرتووەکان سەبارەت بە چارەنووسی شەڕەوانانی کورد لە سووریایە کە واشنگتۆن پێدا دەگرێت نابێت زیان بەو شەڕەوانانە بگەێنرێت. ئەنکاراش ئەو هەڕەشەی ئەمریکای وەلاناوە کە لە ڕووی ئابوووریەوە تورکیا سزا دەدات ئەگەر هێرش بکاتە سەر شەڕەوانانی کورد. سناتۆر گراهام کە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا پشتیوانێکی قایمی سەرۆک ترامپ بووە، هەروەها بڕیارە لەگەڵ وەزیری بەرگری تورکیا هۆلوسی ئاکار و سەرۆکی دەستگای زانیاریینەیەنی هاکان فیدان کۆبوونەوەی هەبێت پێشەوەی کۆتایی بە سەردانەکەی بێنێت. پەیوەندەکانی ئەمریکا و تورکیا تووشی گرژی هاتووە لەبەرەوەی ئەمریکا پشتیوانی لە یەکینەکانی پاراستنی گەل دەکات کە تورکیا وە گروپێکی تێرۆریستی و بەلقێک لە پارتی کرێکارانی کوردستانی دەزانێت. یەکینەکانی پاراستنی گەل لە شەڕی دژی جیهادەکانی داعش هاوپێمانی ئەمریکا بۆ و ئێستا چەندین بەش لە باکووری سووریای لەبەردەستدایە. ئەردۆغان سۆزی داوە کە هێرش بکاتە سەر یەپەگا لە دەمێکدا سەرۆک ترامپ بڕیاری داوە کە سەربازانی ئەمریکا لە باکووری سووریا بچێشێتەوە.